من ئەکادمی هونەرم نەدیوە کالێجی هونەر نەڕۆیشتوم بۆی کە بتوانم کارەکانم بەسەرنجامێکی جوان بگەنم دەبێ ڕسمی فیگوراتی و ڕسمی دمو چاوم زۆر بەهێز بێ من هەموو ڕۆژە کار لەسەر ئەوانە دەکەم یعنی ئسکیز لە نێو کێشانەوەی تابلۆشدا هەر دەکەم لە دڵی خۆمدا کوتم ئەگەرم بە شێوە خزمەت بەوە نەکەم بەچی بکەم پێشانگە ئەوڵم زۆر بە شەرمەوە دانا یعنی کوتم ئەلان داخوا کاری من چۆن دەبینە خەڵک ڕخنەگرەگەر نەبێت کاری هونەری بایەخی نییە چون کەس لێ تێناگات چی کردو چی نەکردو ڕیوای ڕەنگە کە جوانە عالەم دەڵە جوانە دەنان وەلی ڕخنەگرە کە شتەکە دەباتە ئاستی پێگەی خۆی ئەمن ئیرەجی قادری ئازەرم لە دایکبووی 1968 زاینی لە شاری مەهاباد بابم بەڕەچەڵک خەڵکی شاری نەغەدە بوو دایکم خەڵکی مەهاباد بابم بنەماڵەی قادری ئازەرەکانن دایکیشم لە مەهابادێ بنەماڵەی قاوەڕێکان وەلی بۆ خۆم لەبەر هۆی کاروباری بابم کە لە شاری دیکە ئیشی دەکرد لە منداڵیەوە لە ماڵە باپیرەم کە لە دایکم لە مەهاباد دواتری دی لە مەهاباد گەورە نەبووم لەو شارانە دیکە بووم و تا سەردەمێکی زۆر ینی ئەوەندەی لە شارەکانی تورک و فارسەوە ژیاوم لە کوردستان نەژیابوومەوە سەردەم نەقاشیم لە منداڵی ڕادەست پێ کردووە هەمیشە ینی کاغەز و قەڵەم لەبەر دەستی بوو بە پێچەوانێ زۆر منداڵی دیکە کە یاریان بەشتی دیکە کردو من یاری گەورەکەم قەڵەم و کاغەز بوو ئەو ژیر و دێ و دوشتە بوو لە منداڵیەوە دەم کرد هەمیشەش ئەوەندەی بۆ خۆم بۆ بیرم دەکەوێت نەقاشەکەم لە چاو منداڵی دیکەوانە باشتر بابم وردە وردە ئەو مەجەللە و نەشریاتەی کە هەبوو وەک کاریکاتۆر و شید کە تێدا دەبوو لەوانەیە بۆ دەکڕین من مەشقم لەسەرەوان دەکرد بە منداڵی حەزم زۆر لە کاریکاتۆر بوو زۆربەی شەخسیەتەکانی ینی کەسایەتیەکانی دەوڵەتی و ئەوانە کە کاریکاتوری لەسەر دەکێشراوە لە نێو نەشریاتی منیش تەمرین بەسەر دەکردن زۆربەیان وا لات بوو لە بەردەم کێشانەوە مەسەڵەن وەک هۆیدا نەخۆست وەزیری ئێرانێ بوو وەزیر ئاعزەمی ئێرانێ بوو بەر لە شۆڕشی 1970 یا نیریە زۆر بە کاریکاتۆر لە ڕاستیدا دەستم پێکرد بە نەقاشی لە بنەماڵەی لای بابمدا هونەر وەک شتێکی بە ژێنێتیک هاتبێ لە بنەماڵەی هاتبێ لە زۆربەیاندا هەبوو مامێکم هەیە کە ئەو دەمی سەردەی منداڵی من نەقاشێکی زۆر باش بوو حتا لەگەڵ گۆڤارەکانی ئەو دەمی زەمانی شای توێژیان دەگەڵ کردبوو نەقاشیەکانیان لە چاپدا بوون زۆرتر کاری مینیاتۆری دەکرد ئەو بۆ من نمونەی ئەوەڵێ بوو کە دەمدیت کە بەدەست کاری جوان دەکردرێت لەسەر کاغەز دەتوانانی تۆ تەسویر بقوڵقێنی شتێکی نوێ بقوڵقێنیەوە چێژم لێ دەگرت بۆ من وەک سەرمەشقێک وا بوو بەوە علاقەمەند بووم هەوڵەکان
ئەو نەشریانەی کە باویشم دەیکڕی یەکیان زۆر بەنێو بانگ بۆ سەردەمە بەنێوی نەشریەی تۆفیق ینی مەجلەیەک بوو ماهنامەیەک بوو بەنێوی تۆفیق هەفتانەدا یەکی دیکە بوو تایبەت بە منداڵان بوو بەنێوی کەیهانی بەچەها کەیهان بەچەهاش نەشریەک بوو کە زۆر بە کاریکاتۆر بوو بەوانە ئەوانم کە وەردەگرت کارم لەسەر دەکرد هێستا نەگەیشت بۆ ئەو ڕادەیە کە نێوێک بخێنمەوە بزانم کاریکاتیریستەکە چێە چون ئێستا نەچوو بوومە مەدرسە ژیانی بۆ نەچوومە قوتابخانەش لەسەر نێوەکانی ئەو سەردەمە شارەزانیم ڕاستەکەی کە کاریکاتۆریستەکان چێ بوون دوایش لێکدانەوەشتم نەکردووە کە بۆی بگەڕێم و لێم معلومکە بەڵام دواییتر ئەمن بۆ خۆم کە ئەوانم کار دەکرد زۆر زوو هەر بە مەشقەی لەوانم هەڵدەگرت بۆ خۆم بوومە کاریکاتۆریستێک و شێوازی خۆم کار دەکرد زۆربەی دەوروبەرم هەر کەسم دەدی وەک کاریکاتۆر دەم خوڵقاندم ئەمن ئەکادمی هونەرم نەدیوە کالێجی هونەر نەڕۆیشتوم بەڵام چون لە منداڵەوە هەر ژیرۆدەی نەقاشی بووم هەر کاتێکی لە ماڵی ڕاخەڵاتیشان کردبام شتەکە پێوەست دەبوو دیسان بە نەقاشی چونکێر بۆ خۆشمەوەم دەویست ئەوڵین باکسی ڕەنگی ڕۆن لە بیرمە باودایکم ئەمن کە پۆلی پێنجمی قوتابخانە بووم بۆیان کرد من نەمدەزانی ڕەنگی ڕۆن چۆن لەسەر چی دەکێشرێتەوە بۆ ئەوڵکەڕەت لە بیرمە لەسەر شیشە بە فڵچە وانێکم کرد چاک لەسەر شیشە ڕانەدەوەستا پشتی شیشەکە دیار دەبوو ئامرازێکی مناسب نەبوو شیاو نەبوو بۆ شیشە دوایی فێری کۆنواسی بوو. پێشانگە ئەوڵم زۆر بە شەرمەوەدانا یعنی کوتەمەلان داخوا کاری من چۆن دەبینە خەڵک لە چاو کارەکانی ئەلام خوب لاواز بوو 5 ساڵ پێش بە تەواو کاتی ڕۆژانەی خۆم لەسەر نەقاشیدا دەنابەر لە ئەو کاتم نەبوو کارەکانی 5 ساڵی پێشم بوو ئەو نەقاشیانم کە دانا لە مەهابادێ بوو پێشانگە ئەوڵم باش بوو عالمێکی باش هاتن دوای هەر کوتیان ئەوە لە چاو پێشانگاکانی دیکە زۆر باش بوو جەماعەتێکی زۆر هاتن و هەر لە تەریقی و جەماعەتەش ڕا بە کەسانی دیکە ڕادەگەێنرا ئیدی باش بوو سەردانەکان باش بوون وەڵام من دڵخۆش بووم دیتم نا دیارە دەتوانم کار بکەم دیارە خەڵکیش پێی جوانە ئەوە ئەوڵین ڕوبەڕووبوونەوەی خەڵک بوو کە من لە پێشانگاکەمدا دەمدی دیتم بیرۆکەی جوانیشان هەیە زۆر شت کە لە پێشانگادا خەڵک دێڵێن تۆ بیر لێ نەکردوێتەوە خۆت دەبینیت ڕوونکەرەوەی ڕێی داهاتوت دەبێت پێشانگا زۆر لازمە دەبێ حتمما هونەرمەند لەگەڵ خەڵک وانێکی هەبێت ڕوبەڕوو بێ ڕایوان ببیسە دەنا هەر بە خۆت کار بکەی ڕەنگە ڕێ هەڵە بڕۆی. ڕخنەگەرەگەر نەبێت کاری هونەری بایەخی نییە چون کەس لێ تێناگاچی کردو چی نەکردو ڕیوای ڕەنگەکە جوانە عالم دەڵێ جوانە دەنان وەلی ڕخنەگرە کە شتەکە دەباتە ئاستی پێگەی خۆی زانکۆکان بەداخەوە لە بەشی هونەردا ئەمن ئاوا دەبینم کە دەست و باڵی هونەرمەند دەبەستن. لە ساڵی 2022 ئەوڵین پێشانگا بوو لە وڵاتی ئیتالیا کە بەشداریم کرد دواتر ساڵێک دوای ئەو پێشانگای ئەڵمان بوو مونیخ و ئەوە چوارمین پێشانگای منە بەڵام لە باشووری کوردستان یەکەم پێشانگامە کەەوە هاتوومە خزمەت خەڵکیێرە سەر دەمێک ئەگەر نەمتوانی بچمە زانکۆی هونەر بەلای خۆمەوە کوتم جا خۆ من ئەندازیاریم خوێندووە و ئەو دەرسە سەختانە بخۆم خوێندومە ڕەنگە کتێبەکانی ڕشتەی هونەر بخێنمەوە کەسێکی وەک من کە ئاوا ژیرۆدەی هونەرە زۆر زوو فێری بێ ئەمن دەستم پێکرد چەند کتێبی زانکۆی هونەرم کڕی ئەوانە بڕێک سەبکی هونەریەکان و کە سەبکەکان لە ئەوە ڕاین ئەوانم بڕێک خوێندەوە دوای دیتم کاریگەریەکی زۆر خراپی لەسەر من هەیە یعنی دوای ئەوەی کەوانم خوێندوێتەوە ئێستا دەڵێ دەست و باڵیان بەستوم ناتوانم لەسەر کاغەز هیچ بکەم چونکی جاران ئەگەر بەڕاحەتی شتێکم دەکێشایەوە ئێستا زانینەکە پێم دەڵێ ئێرە نابێ ئاوا بێ ئێرە ئەو ڕەنگەی نابێ لێدەی ئێرە ئەو شتە نابێت دیتم کاکە ئەو بۆ چوونە جوانەی دەمێشکمدا دێو دەڕوا نایەتە سەر کۆنڤاسەکە نایەتە سەر کاغەزەکە بەلای خۆمەوە کوتم هەرچی هەیە دەبێ خڕیکەمەوە ئەمن لە مێشکی خۆمی دەرکەم وەک هونەرمەندێک باڵی خیاڵی خۆم دەکەمەوە
بە کەیفی خۆی بفرێت لە جێک لەو شێوازانەی کە خوێندومە و سەبکانە ڕام ڕێعالیسمە سوورە ئاڵەفلان زێنی خۆم ئازاد دێڵم ئەوان دەکەمە دیلی خۆم ناکەمە دیلی ئەوان ئەمن لە هەر چۆ پێویستم بێ خیاڵەکەم بە شێوەی ئەمپرسیۆن دەکێشمەوە تابلۆکە ڕەنگە هەمووی ڕێعاڵ بێ بەڵام شتێکم تێدا کێشاوەتەوە سوورە ئاڵە لە سوچێکە یا لە تابلۆیەکی دیکەدا دەبینی کەڵک لە شێوازێکی دیکەی هونەر وەردەگرم من کوتم وەک هونەرمەندێک ئەرکی من ئەوەیە کە بیری خۆم بگەێنم بە بینەری خۆم. من ڕاستیەکەی چاوم لە دیتنی تابلۆی جوان تێر نابێت ینی ڕۆژ هەتا ئێوارە من هەر چاو لە تابلۆی جوان کەم بە تایبەتە و کارە جوانانەی ئوروپی و وڵاتانی دیکە چاوم لیان تێر نابێ و هەموو کاتیش لیان فێر دەبم ینی دەرسەڵ دەگرم لە دەرسەڵگرتنی شەرمم نییە و پیاوتان نەپرسێت پێم وایە لەجێ خۆی دەمێنێت بە پرسین و بە فێربوونە کە دەچێت. ئەمن حەولم نەداوە لە مۆدێلەکانی دەرەکی کەڵک وەرگرم چونکی پێم وایە مرۆڤی هەر ناوچەی ڕنگ و بۆنی خۆی هەیە تۆ ناتوانانی هەڵبەت هەر لەو کوردستانی خۆشماندا ئەگەر خەڵکی مەسەلەن شارەکەی خۆم مەهاباد تۆ خەڵکێکی مەهاباد بتەوێت بکێشێ و پیاوێک شێوازی جوڵانەوەی لەگەڵ پیاوێکی سنەی فەرقی هەیە لەگەڵ پیاوێکی هەورامانی فەرقی هەیە لەگەڵ پیاوێکی هەولێری فەرقی هەیە تۆ ئەگەر زێنت دابێ پێچووکڵاوی پیاوی ناوچەی هەورامانێ کۆڵێکی ڕیشاڵ پێوەیە لێرانە کە قسان دەکەن پێیان خۆشە بۆ خۆشیان ئێستا هەڵبەتە شتە بێڕنگ دەبێتەوە ئەگە ئاوا دەکەن ئەو ڕیشاڵانە دەزوڵێنەوە جا من زۆرم زێنداونێ وانەگە دەزوڵێنەوە کە سەریاندایان هەیە سوورەن بولایەکی دیکە لەبەروەی ئەو ڕیشاڵانەش تەکانێکی بزۆزانە و شەیتانانە بخوا کە مەسەن چی پێ دەڵێن تەڕەکوڕ بن سەریان زۆر بە توندی هەڵدەسوڕن ئاوایەک دەکە بە کەڵەبا دیتە ئەو حڕەکەتە لەو ناوچەیە لەبەر ئەو لیباسە هەیە هەر ئەو حڕەکەتەی ناتوانانی لە ناوچەیەکی دیکە ببینیەوە کە وایە من پیاوێکی ناوچەی مکریان کە دەکەشمەوە دەبێت ئاگام لێ بێکە سەری ئاو باداوەتەوە چۆنی باداوەتەوە دەفی گۆڕکێشانەوەکانمدا بە چکۆڵەترینە حڕەکەتی ئەو ئینسانانێک کە لە دەور و بەر من گرنگی دەدەم چون زیندویان دەکاتەوە ئیوایە بە من دەڵێت تۆ کاکە دە نەقاشەکان تا ڕوحت بە بەرناوە ئیوەیە کە ڕوحم لە خەڵکی وەرگرتووە دەوام خستووە چاو لە خەڵکی دەکەم بۆ هەر بەشێکیش کە دەمهەوێت کار بکەشمەوە لەسەر خەڵکی ئەو بەشە زێنی دەدەمێ و ئاینی ئەو شتێکە بۆ مەهاباد جێڕامەوە لەسەر ئەوانیش بەوردی چاویان لێ دەکەم و لیان فێر دەبم زۆربەی کاراکتێرەکانی نەقاشەکانی من هەرو کەسانە کە لە کوچە و خەیابان دەیان بینم لە سەر جادە دەیان بینم بۆی کە بتوانم کارەکانم بەسەرنجامێکی جوان بگەنم دەبێ ڕسمی فیگوراتی و ڕسمی دمو چاوم زۆر بەهێز بێ من هەموو ڕۆژە کار لەسەر ئەوانە دەکەم یعنی ئسکیز لە نێو کێشانەوەی تابلۆشدا هەر دەکەم. کارەکانیش کە چونکی کولتوری و مێژوویە هەمویان گۆڕەپانیان دەوێت یعنی وانە تۆ بە کێشانەوەی نەفرێک و دوو نەفەر بتوانی شتێک بینێ دەرێ بۆ شتی عیشقی و نازانم خۆشەویستی و ئەو شتانە بڵێ کاراکتێرێک دوو کاراکتێر دەتوانێت کاریگەری باشێ بێت بەڵام باز لە مێژوو دەکەی ئەگە بتەوێت بەرشێوەی ڕێعاڵ بۆی بڕۆی زۆربەی شتەکانی کوردی هەتا بەیت و باوەکانیشمان لەسەر گۆڕەپانایەکی زۆر گەورەدا دەقەومێن تۆ مەجبوری کاراکتێرەکانت لە یەک و دوو زیاتر دەبن دەگمەن هەیە تۆ بتوانانی نەفرێک یەک قسە بە تەواوی بکات بۆی کە ڕەوایەتگەری بەیتێکی کوردی بێ بەڵام لە داهاتوودا دەم هەوێ گرنگی بدەم بەوەی کە لەسەر ئەوانش کار بکەم نەفرێک قسام بکە هەموونا. بۆ یەکەم جار لە ژیانمدا چوون کتێبێکی ناڵەی جودایی مامۆستا هێمنم کڕی کوتم ئەو شەوانەی دووسێ کتێبم کڕی و یەکیان ئەو بۆیەش لەبەر چاوم زۆر پڕەنگە چون کاریگەری ئەو لە هەمووان زۆرتر بوو لەسرم ئەو کتێبم کە کڕی لە ماڵە خەریکی بووم بیخێنمەوە دیتم کاکە خۆ من بۆم ناخێندرێتەوە ئەوە فۆنتەکە عەرەبیە وەک فارسی
بەڵام هەتا کەلیمێکی کوردی لێ دەردێنم کە لێ حاڵی بم زمانم دەگەڵی ناسوورە ئەو جار کەلیمەکانیش بە دوای یەکدا ناتوانم بخێنمەوە مابینیان تا ئەوەندەی فاسلە تێدەکەوێت کە ئەو شتێک کە دە وشانەدا نووسۆ ئەو بیرۆکەیە نایەتە نێو مێشک. زۆرم حەولدا زۆریم لە خۆم کرد بە 2-3 شەوان وردە ڕاهات بووم پەڕێکم دەتوانی بەڕەوانی بخێنمەوە کە دەم خوێندەوە دیتم وشەی زۆر تێدایە کە نایزانم. تازە زانیم کە من لە زمانی دایکی خۆم هەر نیازەکانی ڕۆژانەی خۆم دەزانم بڵێم، بەڵام ئەوم بەسەریش هات بوو لە زمانی کە عاشقی خێزانم بووم عشقی خۆم نەتوانین بە زمانێکی ڕەسەنی کوردیدا بڕم چون ئەو بەشە لە وشانە دەژیانی مندا زۆر بەکار نەچوو. زۆرم پێ ناخۆش بوو کتم وای من وەک تاکێکی کورد کە تا ئێستا لە هەموو جەیەک دەڵێم کوردم بەڵام ئەودا نە کوردی دەزانم بخێنمەوە نە وشەکانی دەزانم زۆرم پێ ناخۆش بوو. هەروە بە شێرەکەدا ڕۆیشتمە پێشێک گەیشتە جێگایە کە مامۆستا هێمن ئوستورەی کوردی دێنایە نێو شێعرەکەی. مەسەن دەڵێ وەک سیامان دێ لە چۆل و بەندەنێ جەرگی لێت کردم پەلی دارەبەنێک. دێ من نەم دەزانی بەڕاستی دارەبەن چ زۆرە دارێکە ئەو جار جەرگی وێ بۆ بە دارەبەن لەت بۆ سیامان چییە بەڕاستی نەم دەزانی یا دواتر دەیکوت کوات قەرەتاژدین چکۆ ئەرفۆ لە کوێن بێنەهانام وەک پڵنگی چنگ بەخوێن دێ من نەدەمزانی قەرەتاژدین چیە نەدەمزانی چکۆ چیە نەدەمزانی ئەرفۆ چیە لێم کۆڵێەوە دیتم باوە کورد کۆمەڵێک بیت و باوی کوردی هەیە کۆڵێک داستان و چیرۆکن کە هەر سنگ بە سنگ گەیشتۆتە نەسلی ئەوڕۆکە و ئەمن لە هیچیان نەئاگادارم و نەدەیزانم. وەڵا ئەوە بوو بە سەرەتای وەی کە بۆ خۆم کێشێم بۆ لای بیت و باوی کوردی دەم خوێندنەوە دیتم زۆر شیرنن زۆر شتی تێدایە ئەوەندە جوانن کە باوەڕ کە میراسەکە ئەوەندە گەورەیە کە زۆر نەتەوە بە حەسرەتن هەر نەختێکیە و میراسە کولتوریەی مەیان هەوێ. ئەمن وەک کەسێکی کە شێوەکارە لە دڵی خۆمدا کوتم ئەگەرم بە شێوە خزمەت بەوە نەکەم بەچی بکەم. وەلی بەو شێوازەی کە کوتم ئەمە باڵی خیاڵی خۆم دەکەمەوە بۆ خۆی بفڕێ بزانم چۆن دەفڕێ ئەو نەقاشیانێ من بەو شێوەیە دەڕۆن خۆم دەروەستی سەبکێک یا شێوازێکی تایبەت نەکردووە خیاڵەکە چۆن کوردانە بێتە نێو مێشکم ئاواش کوردانە دەری دەبڕمەوە. ئەوانەی کە ڕویان دە پێشانگاکانم دەکرد دەڵێ بۆ ئەوڵین کڕەت بوو شتێکی ئاوایان دەدی پێشوازی باشیان دەکرد ئەلان هەر لەو باشوورەش ئێستا کە هاتووم دەبینم خەڵک وەکبەی ڕنگدانەوەی خۆیان دەنێ و تابلۆکانمدا دەبینن چێژی لێوەردەگرن و هەمویان دەن دەستخۆشێکی زۆر گەرم دەکەن دەڵێ ئەوڵین جارە کارێکی کوردی بەو شێوەیە کە من دەیکەم دەیبینن. هەڵبەت کاری کوردی بەر لە من زۆر کراوە خۆ من ئەو مەبەز لەو قسەیەوە نییە زەحمەتی ئەوانەی پێشکسوەتی من کاڵکەمەوە یا لە بینی بەرم. لە دنیای هونەری شێوەکاریدا کەمن ئەو هونەرمەندانەی گرنگی بە کولتور و مێژوو و ئەفسانە کوردیەکان دەدەن بەڵام هونەرمەند ئیرەجی قادری ئازەر لەو هونەرمەندانەیە کە دەیەوێت هەم تەکنیکی کارەکانی هەم بابەتی تابلۆکانی پڕ بێت لە چاوگی کوردی و چیرۆک و ڕوودا و مێژوویەکانی کوردستان. ئەمەش جێگای بایەخی زۆر و پڕکردنەوەی ئەو بۆشایانەیە کە دووچاری هونەری شێوەکاری کوردی هاتووە. هەر لەبەر ئەوەشە ئەم هونەرمەندە بە شێوازی تایبەتی خۆی و لە ژێر سێبەری ڕیالیستیەکی کوردانە کارەکانی پیشان دەدات. تابلۆکانیشی وەک بایەخێکی گەورەی مێژووی و هونەری و کولتوری دنیای شێوەکاری کوردی دەدرەوشێنەوە.